ئازیزان و خۆشەویستان، ئێوە بینەری ئەڵلقەیەکی تری بەرنامەی دیالۆگی هیوان و من شەماڵ عەلیم. بەرنامەی ئەمڕۆمان بەشی دووەمی ئەو بەرنامەیە کە سەبارەت بە دەم و دەستی هەوڵدان بۆ سازدانەوەی سۆشیالیستانەی کۆمەڵگا ئەیکەین. ئەم بەرنامەیە تایبەتە بە کۆمۆنەی پاریس. 18 مارسی ئەم ساڵ 150 ساڵ بەسەر یەکەمین ڕۆژی ڕاگەیاندنی کۆمۆنەی پاریس تێپەڕی و ئێمە 150 ساڵ لەمەوبەر لە ڕۆژانە ئەفسوناویەکانی بەڕاستی کۆمۆنەی پاریسین. ئەمڕۆ ئێمە سەبارەت بە ڕووداوێک قسە و باسەکەین کە لە ماوەیەکی زۆر کورتە مێژوویەکی زۆر گەورە و زۆر پرشنگداری نەخشاندووە. بۆ ئەم بابەتەش دووبارە باشتر لە فاتح شێخ چاوە گونجاوتر لەو بۆ میوانداری و بۆ گفتوگۆ و قسە و باس پەیدا. فاتحیان بەخێراتی. سپاس بۆ تۆ هاوڕێ شەماڵ، سپاس بۆ کەناڵەکەتان، کەناڵی هیوا کە ناوی بەخۆیەوەیە. زۆر سپاسی تۆکەم، زۆر خۆشحاڵم و سپاس گوزارم کە ئەم دەرفەتت پێدان جارێکی تر سەبارەت بە ئەم باسە گرنگە پێکەوە گفتوگۆ بکەین. فاتح شێخ پێویستی زۆر بەناساندن نییە، بەڵام ئەگەر کەسانێک هەن بینەری ئەم بەرنامەی ئێمەن و فاتحی شێخ ناناسن، ئەوە بڵێم ئەو یەکێک لە دیارترین کەسایەتیەکانی جوڵانەوەی کۆمونیستی و چەپی ئێرانە لە 50 ساڵی ڕابردووە، یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵا و پەرەپێدەرانی جوڵانەوەی چەپ لە کوردستان، بە تایبەتی لە کوردستانی بندەسی ئێران. ئەو لە 30 ساڵ لەمەوبەرەوە لە سوید ژیان بەسەرە بە، هەمیشەوە بەردەوام یەکێک لە دیارترین و یەکێک لە کاریگەریترین کەسایەتیەکان بۆ تابعی گۆڕانکاریەکانی ئەمڕۆی دنیا و لەم بابەتەوە خاوەنی ئەزەرەوە. فاتح جان، باسی ئەمڕۆمان سەبارەت بە کۆمۆنەیە. دیارە کۆمۆنە بۆ خۆی ڕووداوێکە کە مێژوویەکی نەخشان وەکو باسم کرد، بەڵام ئێمە ئەمڕۆ کە سەبارەت بە کۆمۆنە قساکەین، ئەمڕۆ ئێمە چیمان لە کۆمۆنە ئەچێ، چیمان لە سەردەمی کۆمۆنە ئەچێ دنیای ئەم سەردەمەی ئێمە، و چیمان لە سەردەمی کۆمۆنە ناچێ؟ پرسیارێکی زۆر بەجێیە. مهمترین شتێکە ئێمە یعنی هەرومەرجی ئێستا، بارودۆخی ئێستا لەگەڵ ئەو سەردەمەی کۆمۆن وەگیەکە وەزعی دنیاە، وەزعی قەیرانێکی ئابووری تەبعەن وەختە شەڕیش بووە لە پاریسیا لە فەڕەنسا. ئەساس شەڕ نییە، بەڵام هەموو ڕۆژێک ئیمکانی شەڕش هەیە لە دنیای ئەمڕۆ. حتا شەڕش نەبێ، وەزعیەتی قەیراناوی ئەمڕۆی دنیا ئەتوانم بڵێم دەکات قەیراناویترە لە ئەو وەختەی پاریس و فەڕەنسا. ئەمە گەورەترین لە یەکچوونە. لە یەکچوونەکە وەیە کە وەختێک کۆمەڵگا تووشی قەیرانێکی ئاوا بێ کە ئیتر مەوجودیەتی هەموو شتێکیەکەوێتە خەتەر. تەبان دوو چین لە کۆمەڵگا هەن. چینێک هەوڵەدا ڕێخستنەوەی سەرمایەدارانە و کاپیتالیستی کۆمەڵگا دەست پێ بکە بە هەر جۆرێک پێیەکرێ. ئەوە چینی دەسەڵاتدارە، چینی حاکمە. بەڵام چینی کرێکاریش بێدەنگ دانانیشێ، لەوانەیە ئەویش بڵێ من بۆ بکەومە شوێن بەرنامەی تۆ و پرۆژەی تۆ کە نظامە لەبەر یەک ترازاوە کاپیتالیستیە کەت خەریکی ساخەکەی تۆ بەسەر شانی منە. نا، من خۆم دەسەدەمە کۆمەڵگا و ئەیگرمە دەست خۆم، شارە نووسی خۆمەگرم بەدەست خۆم بە قەولی ئەو سرودی کوردی کارگەری ئەڵێ چەرخی چارە نووس لە دەست خۆگرم. ئەوەی کە لە کۆمەنی پاریس 18 مارس ڕاگەاندرا ئەوە بوو کە وتیان وەزعەکە زۆر زۆر خراپە و ئێمە هەر بەم بۆنەوە چونکە باقی هێزەکان یا باقی بزوتنەوەکان یا باقی چینەکان ناتوان جوابی ئەم وەزعیەتە خراپە بدەنەوە، ئێمە ئەگرین بەدەستەوە خۆمانە بین بە خاوەنی چارە نووسی خۆمان.
مارکس لێرە باسیەوەکە ئەڵێ ئەم کاریان کرد بەڵام فەورەن ئەوان سەرنجیان بەوە ڕاکێشرا کە ئەم دەوڵەتە کە تایسە بووە عینی ئەو دەوڵەتە لە ئێستا بەدەوا بەکاریەوان نایە لەبەرەوە دەسەکەن بە ئاڵوگۆڕ پێکردنی. ئێمە ئێستا فەرقمان لەگەڵ وەختەی کۆمەنی پاریسەوەی لە هیچ کوێیەکی دنیا دەستمان نەداوەتە دەسەڵات بیگرین بە دەست خۆمانەوە کۆنتترۆلی کەین بە مەیلی خۆمانیانی بە مەیلی چینی کرێکار و بە قازانجی چینی کرێکار بیگۆڕین. بەڵام چوونەکەمانەوەیە کە قەیرانێکی گەورە هەیە لە ئیمڕۆی دنیا کە دایان قاتی قەیرانی ئەو وەختەی پاریسە و ئەم قەیرانە قەیرانی ئابووریە قەیرانی تەندروستیە ئەوەی قەیرانی کۆرۆنا شتێکە کە ئیتر بە ئاخری خۆی گەیشتووە یا بەرحەڵ بە ئاخری خۆیەگا بەڵام قەیرانە ئابووریەکە تازە دەست پێەکە و لە بەعض شوێنێکی دنیا ئەم قەیرانە ئابووریەی کە ئێستا ساڵێک لەمەوبەرەوە هەیە لەوانەیە وەزعیەتێک پێشبێنێ بارودۆخێک پێشبێنێ زۆر خراپتر لەوەی پاریسی 1970 جارە بەرەوە من کە لە چەند مانگ لەوە پێشەوە باسیەوەم کردووە کە ڕێزگرتن لە 150 ساڵ یادی کۆمەنی پاریس نابێت حکایەت خوانی بێ یعنی نابێت تەنیا حکایەت خوانی بێ ئەگەنا هەر کەس چیرۆکی کۆمەنی پاریسیش بگێڕێتەوە وەک حکایەت خوانی منەڕۆم زۆر باشە ئەمەش کارێکی باشە بەڵام کاری مهمتر ئەوەیە کە بڵێ بۆ ئەو شتە لە پاریس قەوما چۆن بوو قەوما ئایا چینی کرێکار لە وەختا لە پاریس زۆر ئامادە بوو مەسەلەن کەوابێ ئەمڕۆ ئەگەر لە شوێنێکی مەسەڵەن وەکو ئێران شتێکی وا بقەومێ کە زۆر احتیمالی هەیە بقەومێ یعنی ئابووری داڕوخێ ئابووری کۆمەڵگا داڕوخێ لەباری سیاسی و لەباری اقتصادی و لەباری فەرهەنگی و لە هەموو بارێکەوە وەختێک داڕوخێ ئەو وەختە ئەبێ چی بکرێ یعنی هەرەوە چینی کرێکار وەگە وەختە ئەبێ بیگرێ بەدەست خۆیەوە لە هەر کوێک ئەتوانێت مەبەستمەوە نییە فەورەن لەسەر تاسەر اتفاقاً یەکێک لە شەباهەتەکانیشەوەیە کرێکاری پاریس دانەنیشتن چاوەڕوانن بزانن لە لیۆن چی کراوە لە مارسی چی کراوە لە لیۆنی مارسیوانە 22 مارس گرتیان بەدەستەوە دوای ئەوەی کە لە پاریس گرتیان بەدەستەوە مەبەستمە مەسەن لە فەرزکەن شوێنێکی وەکو ئێران کە من ئەم ماوەی 1 ساڵە حتا زیاتر باسیەوە کەم کە ئابووری کۆمەڵگای ئێران ئابووری سەرمایەداری کۆمەڵگای ئێران یەکێ لە ئەڵقا هەرە لاوازەکانی ئابووری دنیای ئیمڕۆیە و لەوانەیە دەوام نێنێ کە دەوام نێنێ ئەمدارە علاج چییە؟ علاجەوەیە چینی کرێکار لە هەر کوێیەکی ئەو کۆمەڵگایە توانی چرخی چارەنووس بگرێتە دەستی خۆی بگرێت دەستی خۆی و دەست بکا بە ئاڵوگۆڕکردن دوای لە ئێدامەی بەحسەکەمان ناچینە ناوەکەەوە ئاڵوگۆڕانە چی بوون لە کۆمەناکران ئایا شتێکی هەروە خەولی مەشهور هاکەزایی چکۆلە بوون ڕفۆرمی چکۆلە بوون یا هەنگاوی گرنگ بوون بەرەو ڕخستنی سۆشیالیستی کۆمەڵگا من لەجێ حتمما شارەکەم بۆ کە ئەمە سۆشیالیستی یا کۆمۆنیزم یا ئەوە کە زۆر کەس پێیان وایە ئەمە شتێکی غەیرە ممکنە ئەمە شتێکی عەجیب و غەریبە لە کۆمەنا ڕوویدا مارکس بە ڕۆشنی باسێکە بەڵێ باسی قەیرانی ئەمڕۆت کرد ئاماژەت کرد بەوەی کە قەیرانی ئەمڕۆ لە قەیرانی سەردەمی کۆمۆناچێ من پێم وایە سەبارەت بەو باسانە تۆ زۆر متابعاکەی و زۆر بە تایبەتی متابعی دەستگا توێژینەوەکانی سەرمایەداری خۆی ئەەکەیت لە بەرنامەیەکترا سەبارەت بە کتێبێک قسە و باست کردو ئەوانە شتێکی تر لە تازە لەم بابەتانە کە قسە لەسەر اقتصادی ئەمڕۆی دنیا یاخود ئابووری ئەوە قەیرانی ئەمڕۆی دنیا بکە لە بەردەسا هەیە بەڵێ من بەڵام ڕسمەکەیم بۆ تۆ ئیمەیل کردووە راپۆرتی IMF یعنی
ئەو شوێنە کە اقتصادی دنیا بەڕێوە بە IMF هەموو ساڵێک راپۆرتی هەیە، جاری وایە ساڵی 2 راپۆرتی هەیە. تازەترین راپۆرتی کە ئێستا لەسەر شاشە تۆ نیشانت داوە ئاپریلی 2020 کە مەسەڵەن ئێستا کە ئێمە بە یەکۆ قسەکەن هێشتا لە نیوەی یەکەمی ئاپریلایە. لەم راپۆرتا کە نزیکی 200 لاپەڕەیە ڕێک باسی ئەو قەیرانە ئابووریە جیهانیەکە و باسی ئەوەکە کە دوای نەمانی کۆرۆنا یا دوای پاشەکشەکردن بە کۆرۆنا بە قەیرانی کۆرۆنا جامدارە قەیرانە ئابووریەکەیە کە دێتە ڕوو زۆرتر دێتە ڕوو. مەسەڵەن هەر لەم ڕۆژانە باسیەوە کرا کە یعنی مەسەڵەن کەسێک کە بووەتە ڕئیسی IMF هێشتا نەچۆتە سەر پۆستەکەی، هێشتا وەزیری دارایی سوێدە خانمێکە مادلەن وەزیری دارایی سوێدە کە لە یەک ساڵی ڕابردووە هۆشی بە ئابووری سوێدەوە بووە نەک هۆشی بە کۆرۆناوە بوو بێ خەڵکانی ترۆشان بە کۆرۆناوە بوو ئەو هۆشی بە ئابووریەوە بوو لەگەڵ بانکی سنترالی سوێد. ئەوەندە باش ئابووری سوێدیان مەنیج کردووە یان ئیدارە کردووە کە کردویانە بە ڕئیسی IMF. ئەم هەرم IMF کە ئێستا راپۆرتەکەی بڵاو بووە ئەو باسیەوەیە کە تەنیا لە ئەفریقان 90 ملیۆن کەس کەوتونەتە حاڵەتی برسیەتی زیاد لە جاران، یعنی لە خلالی یەک ساڵی ڕابردووە. یا مەسەڵەن ILO باسیەوەی کردووە کە 150 ملیۆن ئینسان لە خلالی یەک ساڵی ڕابردووە زیاد بووە لە 100 ملیۆن بێکاری جاران. قەستمەوە بڵم هەر کەسێک من لەگەڵ کەسانی کە ئێستا چاویان لە من و تۆی گوێ لە قسەکانمان نەگرن زۆر ڕوت و ڕەوان باسەکە مەڵم مەکەونە شوێن قسەی تەنیا ئێمە، خۆتان بڕۆن تەماشای ئەم راپۆرتە بکەن. ئینگلیزیە زۆر کەسی ئینگلیزی ئاسانە بووی، حوسەلەت ببێ بچۆ بکەورە شوێنی یا مەسەڵەن حتا مەجەلەی ئێکۆنۆمیستی ڕۆژی 10 ئاپریل باسیەوە کاڵێ ئەمریکا گەورەترین ئابووری جیهانە تۆزێک جوڵاوەتەوە، بەڵام ئایا ئەتوانێت ئیدامە بدا؟ خۆی جواب بداتەوە لە ناتوانێت. زۆر ئاسان نییە جوابدانەوەی ئەم قەیرانە ئابووریە کە ئێستا دنیای داگیر کردووە، ئەمریکای داگیر کردو، زۆر شوێنی تریشی داگیر کردووە. جا من تەرکیزم زۆرتر لەسەر ئێرانە. بۆ چونکە من کەسێکم کە 62 ساڵە لە ئێران تێکۆشم بۆەوە کە ئاڵگۆڕێک پێک بێت بە هەر میزانێک کە توانی بێتم یا شارەزایم بوو بێ. بەڵام ئێستا پێم وایە ئێران لە حاڵەکەیە کە ئیمکانی ئەوەی هەیە تووشی فەوەرانێک تووشی هەڵچوونێک ببێ. 2 هەفتە لەوە پێش هاوڕێ شەماڵ قەیناکە تۆزێ وەختی بەرنامەکەتانەگرم، بەڵام چونکە من ئەهلی شێعر و ئەدەبیاتیشم حەزەکەم تەشبیه بکەم. 2 هەفتە 3 هەفتە لەوە پێش لە ئیسلند کە ئیسلند وڵاتێکی جەزیرەیە لە بینی نۆروێژ و گرۆنلەندا لەو خانووسی ئەتلەس لەوێ بوومەلەرزە هات. مثلا لە 1 هەفتە 40,000 بوومەلەرزان سەبت کردبوو کە بە ڤیدیۆ نیشانێدا تۆ چاو لێ بوو قایقەکان بڵێن بەلەمەکان لەسەر ئاوەکە بوو هەمویانە لەرینەوە ئاوە. دوایان لە کەسێکیان پرسی کە دیارە وڵاتە چونکە هەمیشە بوومەلەرزەیتایە بوومەلەرزە ناسی زۆریشی تایێتر کەسێکیان پرسی وتیان باشە ئەمە بەچی وتی چۆنەوە بەچی ئەمە حتمەن هەڵقوڵانێکی بە شوێنایە فەوەرانێکی بە شوێنایە بورکانێک بڵێ بورکان ئێمە کێوەکان هەموو ناسین، بەڵام وتیان باشە لە کوێکەی وتیم نازانم لە کوێکەی، بەڵام ئەزانم حتمەن وەختێک لە هەفتەیەکە 40,000 بوومەلەرزە هەیە حتمەن دوای چەند ڕۆژێکی تر لە شوێنێک دێتە دەرێتر. من ئەم تەشبیهە لەسەر ئێرانەکەم، ئەڵێم ئێران 3-4 ساڵە مرەتەب یعنی بەردەوام جوڵانەوەی کرێکاری جوڵانەوەی تەقاعودەکان بازنشستی پێڵەن لە ئێرانە مثلا هێستا
بۆ ڕۆژی یەکشەممە قەرارە چەندین مانگە هەر خەریکن معلمەکان مامۆستایان کرێکاران ژنان هەر لە پەسا خەریکن بوومەلەردە دروستەکەن جا ئەم بوومەلە هەموو بوومەلەردە لە ئێرانایە وەکو ئیسلاند ڕۆژەکە تەقێتەوە لە شوێنەکەەوە تەقیوەتەوە تایسش چەند جار تەقیوەتەوە بەڵام ئەم جارە ئیتوەک جاری جاران نییە ئەم جارە لە دڵی قەیرانێکی ئابووری جیهانیدایە و لە دڵی کێشمەکێشەکایە کە ئەم ڕژەمەی ئێران لەگەڵ ئەمریکا هەیەی لەگەڵ ئەوروپا هەیەی پەنابا بۆچین ئەمڕۆ رووسیا پێوتووە قراردادێکمان هەیە لە کاسپیان لە دەریای بەحری خەزەر ئەبێ فەورەن بۆمان ئیمزاکەن چونکە زۆر بە قازانجی ڕووسە وڵام ئێران هەرسوێتە پشگە لەم دەورانە ئێران ئەگەر تووشی تەقینەوەیەک ببێ حەق وایە خەڵک چاوەڕوان نەکەن بزان ڕژیم کەیە ڕوخێ ڕوخانی ڕژیم شتێک نییە کە ڕەبتی بێ بە ڕوخانی کۆمەڵگاوە یەکاویەک دەبەرەوە من قسم لەسەرەوەیە ئەڵام بە قەیرانەکە ئاوایە تۆ باسی دنیات لە من پرسی من بە راپۆرتێکم پێشکەش کردووە بە بینەران کە تازەترین راپۆرتی جەهانیە بەڵام لەسەر ئێرانیش مەجال وایە وەخت وایە من ئەمتوانی بە وردی باسی بکەم کە چۆن کۆمەڵگای ئێران ئابووری ئێران حالە لێوارەی لە یەکترازانێک و تەقینەوەیەک ئەگەر وابێ وە تەقینەوەی ئابووری معنای ئەوە نییە کام ڕژیمە فۆرنە ڕوخە چکام ڕژیمە زۆر وەسڵ بە ئابووری زۆرتر ئابووریەکی مافیایی خۆیان هەیە لەوانەیە ئیدامە بدەن بەڵام کە کۆمەڵگا کە چینی کرێکار لەم شوێن و لەو شوێن و لەو شوێن چارەنووسی خۆیان گر بەدەستەوە ئەوانن کە ئەو ڕژیمە ڕوخێنن نەک قەیرانی ئابووری بە تەنیا خۆی لەبەرەوە من پێم وایە مەسەلەی کۆمۆنی پاریس ئیمساڵ فەرقیە لەگەڵ ساڵانی پێشووتر ئیمساڵە بێت باسی کۆمۆنی پاریس لەو ڕوانگەوە بکەیت کە مەسەڵەن بەعزە کەساڵەن ئایا چینی کرێکار ئامادەیە منەڵم چاو لە کۆمۆنی پاریس 150 ساڵ لەوە پێش بکە لە نائامادەترین وەزعیەتە گرتی بەدەستەوە کۆنترۆلی کرد بەدەستەوە ئەمە پێڵەن ئێرادەی چینایەتی خەباتی چینایەتی بۆ تەوان احتیاجی بەوە هەیە کە کەسانێک ڕێبەری ئەم کارە بکەن بەدەستەوە بگرن بە وەختەش بوویان بەڵام مەسەڵەن یەکێک لە ڕێبەرانی مهمی کۆمۆنی پاریس بلانکی بوو کە لە زیندانا بوو ڕاست وە زۆرش هەوڵیاندا حتا بیگۆڕنەوە لەگەڵ کەسیسەکان بۆژوازی حادنەوە بیگۆڕێتەوە چونکە هەر وەختە حکوومەتی ئەو وەختەی کە بلانکییان زیندانی کردو ئەیانزانی کە گە بلانکی بەربدەن ئەم کۆمۆنە سەرێک پەیداکە ڕابەرێک پەیداکە کە ئەو ڕابەرە گرینگە بۆ ئەم بزوتنەوە بەڵام ئەوان طبعاً ئاگیان لەوە نەبوو یا عقلیان بەوە ناشکا کە کۆمۆن دەیان ڕابەری بوو ڕاستە هەمویان لە ئاستی بلانکیان نەبوون یا لە ئاستی مارکسا بە نظر من مارکس یەکێک لە ڕابەرانی کۆمۆن بوو ڕاستە مارکس لە لەندەن بوو مەبەستمەوەیە بەحسی کۆمۆن بەحسەکە حکایەت خوانیەکەی من خاڵەتی تیا ناکەم زۆر عەلاقەم نییە بەوە بیگەرمەوە چۆن بوو چی بوو ئەوانە هەرچەند شتە مهمەکانی ئەمڕۆ حتمەن باسەکەم من ویستم بێمە سەر یەکێک لەو خاڵانە کە ئێمە ئەتوانین لە کۆمۆنەوە فێری بین لە باسێکە کە مارکس نووسیەتی بە ناوی جەنگی داخلی یاخود جەنگی ناوخۆ لە فەڕەنسا کە دیارە مارکس بە مەبەستەوە ناوی ناوە جەنگی ناوخۆ چونکە هەندێکی پیان تۆ جەنگی نیشتیمانی لە فەڕەنسا دیارە لە سەروبەندی هێرشی سوپای ئەڵمانیا بۆ سەر فەڕەنسا و داژیکردنی پاریس و ئەوانە بە جۆرێک ئەوەی کە مقاومەتی کردو بەرەنگاری کردوتەوە حرەسی وەتانی یاخود پاسەوانی نیشتیمانی بۆ ناوەکەی وا بووە بەڵام پاسەوانی نیشتیمانی وەک باسەکە نزیکەی 300,000 چەکدار بوون لەو 300,000 بەشێکی هەرە زۆری کارگەرانی فەڕەنسا بوون بە تایبەتی لە پاریسە ینی کارگەران بەشێکی گەورەی ئەو لەشکریان دروست کردووە بەڵام ئەمەی کە ئەمە ناوی پاسەوانی نیشتیمانی بووە و ئەمەی کە
ئەڵمانیا هێرشی کردو ئەوانە هیچ کاتێک نەیکردوتەوەی کە ئەمە جەنگی نیشتیمانی مە جەنگی ناوخۆ بۆ جەنگ بۆ لە بەرامبەر سەرمایهداران و لە بەرامبەر بۆژوازی فەڕەنسا و بگرە بۆژوازی سەر تاسەری جیهانە بەڵام شتێک لەوێ باسەکرێ قسەیەکە لەوێ ئەکرێەوە بەڕاستی توانێت ئینسان لە ئەم باسەی مارکسەوە ئیستینتاجی ئەوە بکە کە مارکس لە کارگەرانی پاریسەوە فێر ئەبێ کە دەسەڵاتی کارگەری یانی چی ینی وانە بەر لەوە مارکس ینی ئەمە یەکێکە لە خاڵە زۆر مهمەکانی حرکەت و جوڵانەوەی ئێمە کە مارکس بەر لەوە باسەکاڵێ دیکتاتۆریەتی پرۆلیتارێ یاخود دەسەڵاتی چینی کارگەر یاخود ڕێخستنی چینی کارگەر وەکو دەسەڵاتی سیاسی ئەوانە بەڵام ناڵێ یعنی چی و نیشانی نادا ئەوە بە چ معنایەکە بەڵام کە کۆمۆنی پاریسە بینێ ئەڵێ مەبەستمان ئەوەیە ئەوەی کە کارگەران لەوێ دروستیان کردووە پێچیانێنەوە وە بە تەفسیل دیارە لە کتێبەکەی لە بە تایبەتی ئەو بەشەی کە دوای 3 ڕۆژ لە ڕووخانی کۆمۆنە یاخود داژیکردنەوەی پاریس و خەڵتانی خوێنکردنی کۆمۆنارەکان نووسیوێتی زۆر بە تەفسیل باسی ئەو خەتەوات و ئەو هەنگاواناکە کە کۆمۆنە ناوێتی تەرکیبەی کۆمۆنە چۆنە و ئەو شتانە من پێم خۆش بوو لەو بابەتەوە لە تۆی ببیستم فاتح تەسویرت لەسەر ئەم خاڵەت ئەم نوقتەیە چییە کە کۆمۆنە دەسەڵاتێکی هێنا دەسەڵاتێکی کارگەری بووە مارکسیشی تەنانەت فێریەوە کرد کە دەسەڵاتی کارگەریانی چی دقیقاً وایە مارکسەر لە فەسڵی 3 ئەو کتێبەکە تۆ باست کرد شەڕی ناوخۆی فەرەنسا لە باسیەوە کاڵێ بەرەبەیانی 18 مارس بە هاواری تریشقا ئاسای بژی کۆمۆن پاریس لە خەو هەستا دا باسیەوە کاکە کۆمیتەی مەرکەزی ئەوەی کە تۆ باست کرد گارد ئەو کۆمیتە مەرکەزیە ئەڵێ ئێمە بۆیە ئەو کارەمان کردووە بۆیە دەسەڵاتمان گر بە دەست خۆمان بۆ ئەوەی کە ئەمانزانی کە هیچ مشکلەیەکە لەعان هەیە بە تەبەقاتی تر و بە چینەکانی تر و بە دەوڵەتی بۆرژوایی حل نابێ دەبەرەوە خۆمان گربان بدەسەوە ئەمە قسەی کۆمیتەی مەرکەزی گاردە بەڵام مارکس هەر بل ئەم فاصلە فەورەن ئەڵێ بەڵام کرێکاران زانیان کە ئەو دەوڵەتە کە ئەو دەستگا دەوڵەتیە کە ئێستا بەدەستیانەوە گرتووە بە کەڵکی ئەوان نایە ئەبێت تێکی بشکێنن شتێکی تر دروست بکەن و هەر لەو ڕۆژە دەستیان پێکرد مەسەڵەن ئەوڵین شتێک کە دەستیان پێکردەوە بۆ چونکە خۆشت باست کرد کرێکارانی وەختی فەرەنسا زۆرترین خەڵکی ناو ئەو گاردی نەتەوایەتیە کرێکار بوون یعنی کرێکاران چەکدار بوون ئەوە شتێکی زۆر مهمە بەڕاستی بەڵام ئەڵێ کۆمۆنارەکان هاتن ئەرتەشی لەشکری حرفەیی فەرەنسیان لەغو کردەوە و لە جاتی ئەوە چەکداربوونی گشتی و گاردی میلیان کرد بە جێنشینی جاڵێ ئەمە بڕبڕی پشتی دەوڵەتی بورژواییە دەوڵەتی بورژوایی لە هەموو وڵاتێکی دنیا لە تولی 200 ساڵی ڕابردوو ئەمڕۆژ لەشکر و هێزی چەکدار بڕبڕی پشتی دەوڵەتە جاری وایە مەسەن لە پشتەوەیە بەڵام هەر بڕبڕی پشتە مەسەن ئێستا لە میانمار ئەرتش لەم بەینامانیەکە مانگونیوەکە دووبارە هاتوۆتەوە گرتوێتەوە بەدەستەوە چونکە ئەرتەشە یا مەسەن لە ئێران سپای پاسدارانە یا هەرچیە لە هەر کوێک تۆ تەماشا بکەیەوە لەبەرەوە ئەوڵین کارێکە کۆمەنی پاریس کردی ئەوە بوو کە ئەم بڕبڕی پشتە لابە خەڵک هەموو حەقی هەیە چەکی بەدەستەوە بێ و ئەو بەحسی شەڕی داخلی شەر خۆت ئیشارەت پێ کرد چکە وەختە شەڕێک لەگەڵ ئەڵمان بوو بەڵام پاریس کۆمەنی پاریس شەڕیان لەگەڵ لەشکری ئەڵمان نەبوو نەگەوە نەیانویست بێ ئەرتەشی ئەڵمان واردی شەڕ نەبوو لەگەڵ ئەوان ئەرتەشی بیسمارک بەڵام ئەمان وتیان ئێمە بەر لەوە شەڕی داخلی خۆمان بە سەرنجامە ئەگەێنین حکومەگرین بەدەستەوە جادوایە ئەڵمانیش دەرەکەین یعنی لەشکری ئەڵمانیش دەرەکەین بۆیە ناوێنراوە شەڕی داخلی ئەمە یەکەم کاری کۆمۆن بوو بەڵام کارێکی تری کۆمۆن هاوکات ئەوە بوو کە
کلیسایشی جا کردەوە یعنی مەذهبی جا کردەوە چونکە مەذهبیش بەتابەت لەو هەلومەرجەی ئەو وەختەی کە ئیمپراتۆری بۆناپارت حدودی 20-21 ساڵ بوو حاکم بوو بەسەر فەرەنسا 20 ساڵ بوو حاکم بوو بەسەر فەرەنسا کلیسا پشتیوانێکی قوی ئەو دەوڵەتە بورژواییە بوو لەبەرەوە وەختە کلیسای جا کردەوە کۆمۆن ڕایگەیاندوتی کلیسا هیچ حەقێکی بەسەر دەوڵەت و بەسەر دەسەڵات و بەسەر ئەوانەوە نییە و هیچ پوڵ و پارە و بودجەیەکی تایبەتیشی نییە هەرچیشی هەیە یەکێک لە شتە سەرنجەکان کە لەوێ من بینیم و زۆر سەرنجڕاکێش بوو بەلامەوە بەڕاستی ئیلغاکردنەوەی هەموو ڕموزەکانی ئاینەکانە لە خوێندنگاکانە ینی هاوە مارکسیش هەم ئینگلیسیش لە هەر ئینگلیس لە مقدیمەکەی و مارکسیش لە باسەکەی خۆیان یاماژە بەواکە کە چۆنچۆنی دام و دەستگا تعلیمیەکانیان لە کۆنتترۆڵی ئاینەکان دەرچێشە یعنی هەموو ئەوەی کە ئاین کۆنتترۆلی هەبوو نەکتەنها لە دەوڵەت و یاسا و ئەوانە لە تعلیمە لە فێرکردن و پەروەردە و فێرکردنە ئەوەی کە مەسەلەن ماوەی لەمەوە پێش دەوڵەتی فەرەنسا کردی وتی ڕموزە دینیەکان لە مەکتەبەکانە لابرن و ئەوانە هەڵای لەسەر ساز بوو ئەمە نازە ئەم ڕاستیزمە و چییە و کۆمۆنارەکان کردیان زۆر بەینیرانەشاسیانە تو باسی لێکچوون و لێک نەچوون سەر لە ئێران 40 ساڵە وایە یعنی دەوڵەتی بورژوایی ئەو وەختەی فەرەنسا یا بڵێن ئیمپراتۆری بۆناپارتی دووهەم فێرکردنی یعنی فێرکردن نە لەواقع غافڵکردنی جیلی تازە لە واقعیەتی دا بۆ دەست کلیسا بێت لە مناڵەکانمان فێر بکە کە دنیا چۆنە فڵان چۆنە خلقەت چۆنە کومنوتی نەخێر مناڵەکانە بخوایان بە شێوەی سکولار فێر بن کلیسا بچێتە لاوە شتێککە ئێمە 40 ساڵە لە ئێران نەیبینین لە ئێران سێ جیلە سێ نەسڵە کە ئەم دەوڵەتە ئیسلامیە هەر خەیاڵی هەیە ئەم خەڵکە مناڵەکان بە وەسیلەی مەذهەبی ئیسلام فێریەوە بکە کە دنیا پێچەوانەیە بەڵام تەبان سەرکەوتنی بەدەست نەهێناوە ئەی تەبان ئێستا چونکە 150 ساڵ لەو وەختەی فەرەنسا چوونەتە پێشتر ئێستا معلومە تێغی مەذهەب و کوجاران نابڕێ بەڵام هەر ئەبڕێ هەر ئێستا کۆمەڵگای ئێران و بەتایبەت جیلە جوانەکان خەساری زۆریان لێکەوتووە و یەکێک لەو کارانە کە لە ئێران ئابێ بکرێ حتا پێشەوەی ڕژیمەکە بڕوخێ لە هەر کوێک چینی کرێکات دەسەڵاتی گر بەدەسەوە ئەبێ فەورەن مەدرسە لە دەست مەذهەب ڕزگار بکە بەڵام بەرحاڵ قەستمۆیە کۆمەنارەکان هاتن ئەرتەشیان لەغۆ کرد کلیسایان لەغۆ کرد بەڵام لەجێ دەوڵەتی کۆمۆنیان دامەزران کە دەوڵەتی کۆمۆنیان دامەزران ئەمجار دەوڵەتی کۆمۆن دەوڵەتێک نەبوو بەر ئەساسی ئەو قانونی بورژواییە کرد مثلا بڵێ پارلمان جایە و دەوڵەت جایە و ئیجرایەت جایە و خەزا جایە هەر هەمووی لە کۆمۆنا بوو کۆمۆن ئەوە بوو کە نوێنەری هەڵبژێردراوی خەڵک بوو بەڵام هەڵبژاردنێک بە حەقی ئەزلەوە بە حەقی لادانەوە یعنی هەر نوێنەرێک کە بەدڵیان نەبووە حەقیان بوو فەورەن لایبن هەر لێرە ئەگەر فاتح بیرن نەچێ من ویستم بەزەوە تەرکیزێک لەسەرم نقطەیە بکەین کە تەواوی دانیشتوانی پاریس خۆیان هەڵبژێرن و لە هەڵبژاردنە بەشداری بکەن نەک تەنها کارگەران و سۆشیالیستەکان و کۆمونیستەکان و ئەوانەی کە سەر بە مەسەن بۆ نمونە کۆمیتەی ناوەندی بوون و ئەوانە نابە تەنها تەواوی ئەوانەی کە لە پاریساژین هەم بووان بووە خۆیان کاندیدکەن هەم لە هەڵبژاردنە بەشداری بکەن ئەگەر بچوانە ناو باسی تەرکیبی کۆمەڵایەتی کۆمۆن دەرەکەوێ کە لە وەختا وردە بورژوازی پاریس زۆر پشتیوانی کرد لە کۆمۆن لەبەر خەترەوە کە ژیانی ئەوانش ڕووخابوو وە ژیانی ئەوان کە ڕووخابوو 20 ساڵ بوو تەجربەیان کردبوو کە ئیمپراتۆری و دەوڵەتی ناپلۆن و ئەوانە بە قازانجی ئەوان ئیش ناکات بە پێچەوانە هەرگیرفانیان خاڵیەکە لەبەرەوە تەماشایان کرد کۆمۆن تەنیا ئالترناتیڤە نەگەوە وردە بورژوازی فریوی کۆمەنی خواردوێت تەماشایان کرد تەنیا ئالترناتیڤی گۆڕینی ئەوزا بە قازانجی ئەوانیش هەر کۆمۆنە لەبەرەوە ئەوانش پشتیوانیان لێ کرد
و ئەوانش تەبعاً لە کۆمۆنا بەشداریان کرد ئەوانش حەقی خۆ هەڵبژاردن و خۆ تەرشێحکردنیان بوو یعنی کۆمۆن بۆ هەموو دانیشتوانی ئەوێ بوو و تەوان کۆمۆنی پاریس باسم کرد کە کۆمۆنی پاریس کە دەستی پێکرد بە دوای ئەوە 4 ڕۆژ دوایەوە لە لیۆن لە مارسی لە زۆر شارەکان شارەی مەرکەزیەکان وەیەکێک لەو شتانش کە مهمە باسی بکەن گرنگە باسی بکەن ئەوەیە کە لادێ 20 ساڵ بوو هیوایان بۆ بەستە بوو کە ئەو ئیمپراتۆری ناپلۆن و ئەوانە ئاگیان لە لادێ ببێ و فڵانوانە یعنی لاخا لە لادێی لە ڕووی بەرچاوتەنگی خۆیانەوە کەوتنە شوێن ئیمپراتۆر لە دژێ چینی کرێکار بەڵام کۆمۆنی پاریس نیشانیدا کە هەر کرێکارە ئەتوانێت کە خەڵکی لادێش لە چنگ ئیستثماری سەرمایه‌داری نەجات بدا باجەکانی ئەو باجانەی کە نابۆیانە پێیان ئەوانەی لەغۆ کرد بەلا باجەکانیان لەغۆ کرد هەتا مانگی ئۆکتۆبرتیان لە ئێستا تا مانگی ئۆکتۆبر نەوردە بورژوازی نە خەڵکی دەهات لازم نێ هیچ پوڵێک بە بانگەکان بدا یا ئەوانە بەڵام مانگێکی پێچوو هەر بە تەواوی لە خۆیان کردەوە یا ئەم هەموو جەریمە و باجە بۆچی بدەن آخر مەبەستمەوەیە ئیقداماتێکیان کرد کۆمۆن کە دوایش بەرهەمهێنانیان بە شێوەی کۆمۆناڵ بە شێوەی کۆمۆنی ڕێک خست یعنی لەو شەرایطە شەڕ و کێشە و هەرا هەموو شتێک مەسەلەن نانەواخانەکان کاری شەوانەی شاگردانی نانەواخانەیان تعتیل کرد بەڵام نانەواخانە ئیشی خۆیە کرد هەموو شوێنێک ئیشی خۆیە کرد بە شێوەی کۆمۆنی و ئەلبەتە هەرە وەختەش جەماعەتێک بوون بە لایەنگری تەولیدی یعنی بەرهەمهێنانی کۆپراتیڤ بەرهەمهێنانی تەعاونی کە مارکسەڵێ خۆ بەرهەمهێنانی تەعاونی شتێکی باشە بە شەرتێک لەو حەنان نەوێسێ بڕواتە پێشتر واتفاقا لە جێگەیەک مارکس من بە تایبەتی چونکە واخان حەزەکەم بینەرانی ئەم بەرنامەی خۆیان بڕۆن بکەون شوێنی من ئەم کتێبە نیشانە دەم ئەمە جەڵدی 22 مەجموعە ئاساری مارکس و ئینگلسە کە ئەو کتێبەی شەڕی داخلی تایە لە لاپەڕەی 335 باسێک کە مارکس حەزەکەم لێرە هایلایتی بکەم بەرجەسەی بکەمەوە بۆ بینەران ئەوژەوەی ئەڵێ کۆمۆن کارێکی کرد کە بە بڕای من ئەمە کۆمۆنیزمە چۆن کۆمۆنیزم نییە ئەگەر تەولیدی بەرهەمهێنان بە شێوەی تەعاونی بێ ئەگەر ئیداری فلان ئاوا بێ ئەگەر چی ئاوا بێ ئەگەر چی ئاوا بێ ئەگەر چی ئاوا بێ دەمە کۆمۆنیزمە ئەمە کۆمۆنیزمە ئەڵێ ئەوانە لەن کۆمۆنیزمی ناممکن ئیمپاسیبڵ ئەمە کۆمۆنیزمی پاسیبڵە ئەمە کۆمۆنیزمی ممکنە کۆمۆنیزمە ئێستا بەعزە کەسێک هەن نەگەستا مەسەڵ من 40 ساڵە من بیستوە بەعزە کەسە لەم کۆمۆنیزم ئەبێ ئەمە بێ ئەوە بێ مەسەڵ انقلابی ئۆکتۆبر کۆمۆنیستی نەبوو چونکە هێشتا چینی کرێکار ئاوا نەبوو بابە 40 ساڵ بەر لە انقلابی ئۆکتۆبر مارکسە لە ئەمانە من چونکە لاپەڕەکەشمدا بڕۆن تەماشایکن بە ئینگلیسی ئەڵێ ئەمە کۆمۆنیزمە ئەمە غەیری کۆمۆنیزم چییە؟ کۆمۆنیزم خۆ بە قەولی کوردی خۆ شاخ و باڵی نییە کۆمۆنیزمیانی ئەمانیت مەبەستمەوەیە مارکس ڕەهبەری یەکێک لە ڕابەرانی حرەکەی کۆمۆن بوو لە لەندەنەوە بەڵام چونکە ئەو وەختە یەکێک لە ڕابەرانی ئەنتەرناسیۆناڵی ئەو زەمانە بوو کە بڕای من خودی کۆمۆن کاراکتێری جیهانی بوو کاراکتێری محلی نەبوو یونیڤەرسەڵ ریپۆبلیک دقیقاً مەسان ناوی کۆمۆنی پاریسە بەڵام فەورەن بوو بە شتێک بۆ تەواوی فەرەنسا یعنی ئەو پرۆسەیە کە کۆمەڵگای فەرەنسا یەکان گیر بێ دەوڵەتی بورژوایی نەیتوانی بوو یعنی مەسەڵەن مارکس مقایسەیەکە لەگەڵ
ئینگلیس لە ئینگلیسا دەوڵەتی مەرکەزیەک شکلی گرت بوو بە دوای ئینقلابی سەنعەتی بەڵام لە فەرەنسا هەمووی کۆمۆن هین بوو فێدراتیڤ بوو ئەنواعی شتی عەجیب و غەریب بوو هەر نەیانتوانی بوو کۆمەڵگای فەرەنسا بکەن بە شتێک کۆمۆنەوەی کرد بەڵام کۆمۆن لە عینی حاڵاکە ئەوەی کردوتی بۆ ئێمە وڵات ئەوەی کە بە ئینگلیسی پێڵێن کانتری بە فەرەنسا پێڵێن لاپێ پێ ئەڵێ لاپێ مۆخت ئەڵێ وڵات مرد بژی جەهان لۆمۆند تری کۆمۆن کارکتەرێکی جەهانی بوو ڕاستە کردەوەکەی یا بڵێن سکۆپەکەی محەلی بوو بەڵام کارکردەکەی کارکردێکی جەهانی بوو من یعنی من بە تایبەت ئشارەم بەوە کردووە لە نووسراوەیە کاوتمە ئەم کتێبی مارکسە بەشێکی جیاواز نییە لە کۆمۆن مارکس سێشتی لەسەر فەرەنسا نووسیوە لە توێ یعنی لە دوای انقلابی 1848 کتێبێکی نووسیەوە بە ناوی خەباتی چینایەتی لە فەرەنسا دو ساڵ دوای ئەو کتێبێکی نووسیەوە بە ناوی هەژدەی برۆمەری لۆی بناپارت ئەم دوانە هەردووکی لێکدانەوەی ماتریالیستی تاریخی کۆمەلگای فەرەنسا و ئینقلابی فەرەنسا و دوای شکستی ئینقلابی فەرەنسا و پێکهاتنی ئیمپراتۆری بۆناپارتە کاڵێ مەسەلە ئەو نەبوو بۆناپارت توانی فەرەنسا بگرێتە ژێردەستی خۆی مەسەلە ئەو بوو هەموو دەوڵەتە بورژوایەکانی ئەو زەمانە پشتیوانیان لەم کۆنەپەرستیە کرد بەڵام وەختە کۆمۆن ڕوویدا ئەم جارە نووسراوەیەکی سێهەمی هەیە کە لە دوو نووسراوەکەی تر زۆر باش کەڵکی وەرگرتووە چونکە مارکس شارەزایەتیەکی یەکجار ئشرافێکی کامڵی بوو بەسەر وەزیری فەرەنسا ڕاستە خۆی ئەڵمانی بوو لە لەندەنی ژەژیا بەڵام چاوی لە فەرەنسا بوو لەبەرەوە ئەم کتێبی شەڕی داخلی فەرەنسا وەکو دوو کتێبەکەی تری نییە ئەو دوو کتێبەکەی تری تئۆریک بوو تەحلیلی بوو ئانالیتیک بوو بەڵام ئەمە هەر ڕێک شتێکە کە لەوێ ڕوویداوە بە قەولی تۆ مارکس لە ڕووی کۆمۆنی پاریسەوە ئەوەی کەشف کرد کە دیکتاتۆری پرۆلتاریا ئەوەیە کە ئەو حکوومەتە بۆرژواییە ئەبێت تێک بشکێنێ حکوومەتێکی تر لەسەر ئەساسی نظامی شورایی دابنێ لەبەرەوە بەڕام ئەمە یعنی ئەم کتێبە لە ئاخرەکەشیان نووسراوە 30 مای 1871 لە حاڵەکە مەسەڵەن پێشتر دوو نامەی تریشیان نووسی بوو مەسەڵەن لە 4 سپتامبرا کە ئیتر جمهوری ڕاگەیاندرا یا دواتر بەڵام ئەمە ئیتر معنایەوە بوو کە مارکس ڕۆژ بە ڕۆژ مەسەلەی کۆمۆنی تاقیب کردووە یەک شتی تر زۆر جالبە ئەوژەوەیە بەعزە شتێک کە مارکس لە نامەکانی خۆیان نووسویەتی بۆ کۆمەنارەکان وەختی خۆی مەسەڵەن وتی مەحتەلی چین بۆ هێرش ناکەنە سەر ڤێرسای ئەمەی لەم کتێبان نەهێناوە بۆ چونکە ئەو وەختە بۆرژوازی لە تاسەری دنیا ئەیانوت ئەم ئەنترناسیۆناڵەیە ئاژاوی دروست کردووە لە فەرەنسا ئەو حتا بۆ ئەوەی کە نهێنی کاریەکانی ئەنترناسیۆنال ڕابگرێ ئەم شتانەی نەهێناوە یعنی هەموو ئەو شتانەی کە کردوێتی وەکو ڕابەرێک هەمووی نەهێناوە ئەگنا پیانەڵێ ئەڵێ مەحتەلی چین بۆ ناسن لە وەرسایلایان بنەخێت جەماعەت ئەنگڵز 20 ساڵ دوایەوە باسێکە تەوان باسێکە لە مقدمەکەیە بەڵێ مەبەستمەوەیە هاوڕە شەماڵ مەبەستمەوەیە ئەم مەسەلەی 150 ساڵی کۆمۆنە ئەوڵەن من ئێستا شتێکم داهێنا ئەمساڵ کۆمۆن بریتینیە لە 18 مارس ساڵانی پێشوا بوو 18 مارس هەموو کۆمۆنیستەکان و حیزبەکان و هەرێکی بەیانیەکیان دەرەکرد و ئیتر 19 مارس هیچ نەبوو بەڵامتون بەوەی باویگەن کۆمۆنی پاریس 2 مانگ و 10 ڕۆژ دەوامی بوو و دوایش ئەم کتێبەی مارکسیش هەر بەشێکە لە کۆمۆن کابێت 2 مانگ و نیوە تەواوی ئەم 2 مانگ و نیوە ئیمساڵ کە 150 ساڵە با بێکین بە باسی کۆمۆن لە زمنی کار و کۆمانە ئەم کتێبانە بخوێنینەوە ئەم بەحسانە بکەین کە جێگەی داخە ئەو کتێبە هەتا ئێستا بە کوردی تەرجمە نەکراوە تەنها من یەک فەسلیم بینی کە لەسەر کۆمۆنەی پاریسە لە جێگایەک هاوڕێ کردوێتی ئەویش حەقەتەکەی ئەوەیە بۆیە باسی هاوڕێکە ناکەم لەبەر لە تەرجمەکەی ڕازی نیم
بەرۆ ناویشی نان لێرەیە بە ئینەبێ بەڵام تەرجمەکەی زۆر خراپە ینی بازێک کەلیمات شتی تیا هەر هەڵەیە بەرحاڵ بەداخەوە تەرجمە نەکراوە ئەو کتێبە من بە عەرەبی هەیە بە فارسی من لیکەکەیم داناوە بە فارسی هەر لینکەکەیم داناوە دیارە بە عەرەبی لینکەکەی لەسەر هینە ینی PDFەکەی لەسەر پاتریۆن سایتی پاتریۆنی کەناڵی هیوایە کەسێک پێی خۆش بێتوانێت لەوێ ڕاستەوخۆ بیخوێنێتەوە من ئەچمە سەر مۆزوعێکی تر فاتح گیان لێرەیە زانی جاری وا هەیە وا هەستەکەی کۆمۆنە نازان بۆ ئێمە کە بە وەکو ئەو ئەزمونە گرنگە سەیرەکەین ئاوایە یا لە ڕاستیا وایە کۆمۆنارەکان لەوە ناچێت تەنها شۆڕشیان کردبێ زۆرجار لەواچە شیعریان نووسیبێ لەواچێ ئەەکانیان و کردەوەکانیان جۆرێک شاعرێتێکی زۆرینی ڕەمزیەتێکی زۆر گرنگی پێوە دیارە مەسەلەن گەشێک لەو شتانە سووتاندنی گیوتین ینی هەموو ئەوانەیە کە ژۆ لەم بەرنامەیە گرن باوە حەقیقەتە بزان کە گیوتین شۆڕژی گەورەی فەڕەنسا دروستی کرد بەرحاڵ شۆڕشی گەورەی فەڕەنسا شتی مەسایلی زۆر گەورە و مهمی هەیە و ئەوانەیەشێکە لە شانازی و سەروەریەکانی بەشەریەت هەتا ئێستا من بە چاوێکی زۆر ئەوە سەیرەکەم بەڵام حەقەتەکەی ئەوەیە کە یەکێک لە داهێنانەکانی شۆڕشی فەڕەنسا گیوتین بوو بەڵام کۆمۆنە گیوتینی سووتان تاندنی گیوتین بۆ خۆی ڕەمزێتێکی زۆر هینی پێوە دیار بوو کێمە دەرباز بین لەم کوشتار و کوشتارکاریە لەم شێوازە لە عقوبەدان و ئەوانە مەسەلەیەکی تر مەسەلەن سووتاندن یاخود چێکشکاندنی ڤاندۆم ئەو هینەکە ناپلیۆن ڕۆیشت بوو مەسەلەن وڵاتەکانی داژی کردبوو وەکو شانازیی نیشتیمانی هێنابووی هەموو چەکەکانی ئەو شوێنانەکە گرتبووی لە ئاستەکانی توانبووەوە و کاسنەکانیان توانەوە یەک هینیان دروست کرده بوو لەن مەسەلەیەکیان دروست کرد منۆمنتێکیان دروست کرده بوو لەو چەکانی کە بە غەنیمەت گرتە بووی بۆ تەوهینکردن بە ئەڵمانیا بە فەڕەنسا بە ئیسپانیا بە ئیتالیا بە هەموو ئەو دەوڵەتانی کە وەختە ناپلیۆن داگیری کردوونە و کاری کرده بوو کۆمۆنارەکان هەستان ڕووخانیان تێشیان شکان ینی من ئێستا وێنێک پیشان نەدەم لێرە بە وینەران و ئەوانە لەسەر ئەوانە و وێنانەش هەیە مەسائلێکی تر کە لەو کاتانەیە کە ڕوویداوە شعورەکەی مەسەلەنەوە کە تۆ باست کرد وڵات مرد بژی بەشەریەت هەستەکەی خەریکن شعرەڵێن زۆرتر لەوەی کە هین بکەن مەسەلەن هەڵوەشانەوەی کاری شەوانە بۆ نانەوەخانەکان ینی ڕاستە ئەمە وەکو مەطلبێکی کارگەری ئەوانێتە بەرچاو بەڵام لایەزالیش نانەوەخانەکانی ئەم شاری ستۆکۆڵمە لە سعات یەکی شەکەن تا شەشی بەیانی ئەو کاتاوان هەڵوەشان و تێنە نانەوەخانە کارگەردابێ بە شەو ئیشکا شەو بچێتەوە بۆ ماڵەوە ئیسراحەتکە مەبەستمەوەیە کە مەجموعەیەک کار کراوە لەو کاتانەیە زۆر جێگایەکی تایبەتی هەیە و بەڕاستی چەندی لەسەر بڵێن ئەوانە من پێم کەمە من پێم وایە هەموو وەختێک لە کۆمەلگایەکە شۆڕشێک بە معنای واقعی شۆڕشی جەماوەری و کۆمەڵایەتی ڕووەدا یەکەم لە مێژووە مەبنایەکی تازە دروستەکە یعنی دەستپێکردنەوەیەکی تازە دروستەکە بۆ ئەو کۆمەلگای مثلا لە ئێران ساڵی 1970 ڕاستە ئیسلامیەکان گرتیان بدەستەوە بەڵام شۆڕشەکە خۆی بووە مەبنایەکی تازە هەموو وەختێک کە شۆڕشێک ڕۆدا لە وڵاتێک هەم مەبنایەکی تازەی کۆمەڵایەتی تاریخی دروستەکە و هەم ڕێگا کاتەوە بۆ هونەر بۆ هەموو خەلاقیەتێک بۆ هەموو داهێنانێک ئەوەی کە لە دەرونی ئینسانەکان و ئیندیڤیدەکانە و تاکە کەسەکانە هەیە و مەجای پەیانە کردو خۆی دەربخا خۆی دەرەخا هەزاران شاعر هەزاران مجسمە ساز نەقاش ئەوانە لە جەریانی کۆمونە هاتنە مەیدان و من لێرە ئاماژە بە گۆڤاری هاناکەم گۆڤاری هانا ژمارە 6 وەکو کتێبێک وایە لەبارەی کۆمۆنەوە هەر بۆ یادی 150 ساڵەی کۆمۆن ئەو ژمارەیانە تایبەت کردووە پڕیەتی لە مەسایلی مربوط بە هونەر و بە شێعر و بەو شتانە کە من خۆم کە خوێندمەوە بەڕاستی هەشتای ئەو شتانم هەر ئاگا لێ نەبوو
ومن هیوادارم کەناڵی هیوا ئەو گۆڤاری هانا و بەتایبەت سەرنووسەرەکەی هاوڕە سولەیمانی قاسمیانی بێنێت باسی ئەو شتانە بکەن، چونکە لایەنی زۆر زۆر گرنگی کۆمۆن لایەنی کولتوریەکەی، لایەنی ئەدەبیەکەی، لایەنی هونەری ئاوانگارد، هونەری شەعری کرێکاری کە یەکیان سرودی ئینتەرناسیۆنالی ئۆژەن پواتیەیە کە بە هەموو زبانەکان تەرجەمە کراوە، زبانی کوردیش تەرجەمە کراوە، ڕێبوار تەرجەمەی کردووە، ڕێبوار مەسلح کە تەبعاً براین ئەوەش بۆ ئاگاداری بینەران. ئەوەی کە نیشانە داوە ستونی واندۆمە کە هێنانە خوارێ، بەڵە ستونی واندۆم هێنانە خوارە معنای ئەوەیە کە بورژوازی فەرەنسا حتا دوای ئەوەی کە ناپلۆنی شکستی خوارد نردیان بۆ جەزیرەی فڵان، بەڵام ستونەکان تێک نەدا، هەر وەکو شانازیە کە ئەوان شانازیانە کرد بەسەر باقی وڵاتانی ئوروپا، هەتا ئەگەیشتە مەسەڵەن رووسیا. یعنی نوعێک ئیمپراتوری بوو، نوعێک ئەمپریالیزم بوو، نوعێک خۆ بە گەورە ترزانین بوو. و دوای ئەوەیە بەواقعی دوای ئەوەیە کە ناسیۆنالیزم لە ئوروپا دەست پێەکە. یعنی چی دەست پێەکە؟ یعنی بەرامبەر بە ئەو دەسەڵاتەی فەرەنسا کە خەریک بۆ ئیمپراتوریەکی ئوروپایی یا جیهانی درو هەتا قاهرەشی گرت، ئەلئەزهەریشی وەسڵ کرد بە خۆیەوە. یعنی چۆن کە کلیسای فەرەنسای زینوو کردەوە ناپلۆنی ئەوەڵ لە وەختە قاهرەشی کرد، پەنای بە ئەلئەزهەریش برد یا ئەزهەریشی کردە پاڵپشتی خۆی. بەڵام نەیتوانی ئەوە بکە، کە نەیتوانی ئەوە بکە، جا ئەم جارە ناسیۆنالیزم بەرامبەر بە فەرەنسا، یعنی ڕقابەتی ناسیۆنالیستی لە بینی بورژوازی وڵاتانە دەستی پێ کرد. من کە خۆم یەکێکم لە شارەزایانی مەسەلەی ناسیۆنالیزم، ئەوەم بۆ قەنەعاتە گەیشتوم کە بزوتنەوەی ناسیۆنالیزم یا بڵێن بیرۆکەی ناسیۆنالیزم لە دوای ئەوە دەست پێەکە لە ئوروپا، و دوای ئەوەش ئەڵبەتە ڕوا بە وڵاتانی تری دنیا و بەشەکانی تری دنیا کە ئێستا جێ بەحس نییە. بەڵام مەبەستمەوەیە، بەڵام لەم ناوە بە قەولی کۆمۆنی پاریس هات، ناسیۆنالیزمی فەرەنسیشی حتا بۆ معنایە لەتمەیەکی لێدا، ڕاستە دەوامی نەبوو کۆمۆنی پاریس. بەڵام مارکس لەو کتێبەی خۆیان لە ئاخرین دێڕەکانی ئاڵێ تەبان کۆمۆنی پاریس تەوا بووی، تر 6,000 کەسیان لێ یادام کردن، بەڵام ئەڵێ کۆمۆن هەتایە ئەمێنێتەوە. یعنی من کەم نەمبیستووە ئەوانەی کە بیرمەندی گەورەی دنیا بوون، کەس وەکو مارکس وەکو ئینگلز باسی داهاتووی دوور بکەن، چکە داهاتویان لێ ڕوون بووە کە داهاتووی بەشەریەت بەرەو کوێڕوە. مارکس توێتی کۆمۆن ڕاستە شکستی خوارد، بەڵام ئەمێنێتەوە. گیانبەختکردوانی کۆمۆن لە دڵی چینی کرێکاری دنیا ئەمێننەوە. ئەمانە هەمووی بە بڕای من ئێستا کە 150 ساڵ بەسەر ئەو کتێبا تێپەڕ بووە لە لای ئێمە ڕوونە کە واقعان وایە. یعنی ئێمە ئەحساسەکەن لەگەڵ کۆمەنارەکانی فەرەنسا وەکو یەک بیرەکەینەوە. یعنی ئەو قارەمانەتیە کە ئەوان کردویانە، ئەو گیانبەختکردنە کە ئەوان کردویانە، ئێمە خۆمان لە ژیانی 40-50 ساڵی خۆمانە تەجربەمان کردو. ئێمەش لە ڕێگای ئامانجی ئینسانی خۆمانە فیداکاریمان کردووە، ژمارەیەکی زۆر لە عەزیزانمان گیانیان بەخت کردەوە بە کۆمەنارەکان. ئەوانەشمان کە ماوینەتەوە هەوڵمان داوە کە ڕێگەی ئەوان ئێدامە پێ بدەین و ڕێگەی ئەوان درێژە پێ بدەین، هەروەها کە ڕێگەی کۆمەنارەکان درێژە پێ بدەین. زۆر باشە فاتح جان، من پێم خۆشە لێرە سەبارەت بە شتێکی کە پرسیار بکەم. گرنگترین دەرسەکانی کۆمۆنەی پاریس بۆ ئەمڕۆی ئێمە چین؟ زۆر باشە، ئەمە بەبڕا من یەکێک لە شتە واجبەکانە بۆ ئەم زمانەیەوە. من خۆشم ساڵە کار باسێواکەم، بەڵام گرنگترین دەرسی کۆمۆنی پاریس ئەوەیە کە بیگری بەدەستەوە، دەسەڵات بگری بەدەستەوە، چرخی چارەنووس بگری بەدەستەوە. یەکێ ممکنە بڵێ نا، گرنگترین مەسەلەی کۆمۆنی پاریس ئەوە بوو کە نیشانیدا دیکتاتۆری پرۆلێتاریات چۆنە، تیۆری کۆمۆنیزمی مارکس تەکاملی پێکرد، ئەمانش بوو،
بەڵام ئەمانە گرنگترین دەرسی کۆمەنی پاریس نین بە بڕامە گرنگترین دەرسی کۆمەنی پاریس ئەو پراتیکە شۆڕژگرانەیە کە کرێکارانی پاریس جورئەتیان بەخۆیاندا هەستیان بەوە کرد کە نابێ بێڵن پاریس لەوە خراپتر بڕوخێ لەوە خراپتر بێکاری و وێرانی و برسێتی بەسەریانە لە نەتیجەی شەڕی دوو دەوڵەت و دوو لەشکری بۆرژوازیە بەسەر ئەوانە بڕوخێ لە حاڵەکە کە دەوڵەتی بۆرژوایی لە پاریس هەڵاتە بوو چوو بۆ ڤێرسای ئەوان پاریسیان گر بەدەستەوە مەسەلەی مهم دەرسی مهم ئەوەیە بۆچی بۆ چووکاڵین بۆ ئیمڕۆ چونکە ئیمڕۆ عینەن دنیا دەرگیری قەیرانەکە کە لەوانەیە لێرە و لەوێ چینی کرێکا تووشی ئەوە بێ نەگەستا 5 ساڵ لەوە پێش یونان تووشی ئەوە بوو یونان تووشی قەیرانێک بوو ئەگەر ئەو وەختە کرێکارانی یونان وەک کرێکارانی پاریسی 150 ساڵەوە بەریان کردایە ئەلان وەزە یونان زۆر باشتر بوو لەوەی کە ئێستا هەیە وەختەش ئەوان کاری باشیان کرد مەسەڵەن ڕستورانی بێپارەیان بێبەرامبەریان دانا بۆ ئەوانەی مەسەڵەن تەقاعد نەفەرێک لە یونان چوو خۆی سووتان لەبەر پارلەمانی یونان چونکە وتی من هیچم نییە ژیانی پێ بکەم بەڵام جەماعەتێک هاتنم جارە تەعاونیان دروست کرد کارێکی باشیان کرد و یەکێک لەو کارە باشانەوە بوو کە ڕستورانیان دانا ئەوانەی کە پارەیان نەبوو بێن لەوێ سبحانە و نەهار و شام هەرچی بە برسێتی سەر نەنێنەوە شەوان نەڵم ئەم کارانە 5 ساڵ لەمەوبەر لە یونان کرا بەڵام کاری چکۆلە بوون دەسەڵاتی سیاسیان نەگر بەدەستەوە لێگەڕان بۆ سیریزا کەڵکی لەو وەزیەتە وەرگرت حکوومەتی گر بەدەستەوە لە ڕێگای پارلمانیەوە بەڵام هەمووی 2 ساڵ 3 ساڵ دەوامی کرد داوامی نەهێنا دوای چوو ئەو لاوە ئێستا حکوومەتێکی زۆر دەستی ڕاستی تر لەوەی پێشوو لە یونانە حاکمە مەسەلەی دەسەڵاتی سیاسی بە بڕای من گرنگترین دەرسی کۆمەنە بۆ ئیمڕۆی ئێمە لە هەر کوێک وەزعیەتێک ڕووبداوەکو 5 ساڵ لەمەوبەری یونان یا مەسەڵەن شەبیهی ئەو وەختەی پاریس و من پێم وایە لە ئێران ڕووەدا یا مەسەڵەن لە کوردستانی عێراق ممکنە ڕووبدا لە عێراق ممکنە ڕووبدا لە لوبنان ممکنە ڕووبدا لە زۆر جێگە ممکنە ڕووبدا من ئەزا ناتوانم باسی هەموو دنیا بکەم بەڵام لە هەر کوێ ڕوویدا وەکو بورکانەکەی ئیسلەند تەماشاکەی ئاوایە دیارە لە جێگەیەک خۆی دەرەخایت لە هەر کوێ خۆی دەرخست بەڕای من گەورەترین و گرنگترین دەرسی کۆمەنی پاریسەوەی لە هەر کوێک ئەم وەزیەتە تەقیەوە کرێکار بیگرێ بەدەستەوە مەسەڵەن بۆ کەی دانێ ئەگە کرێکار وەختە نەیگرێ بەدەستەوە ئەی چیەکە مەحتەلی چییە چاڕوانی چییە بێ چاڕوانی کێ بێ منزورم تەنیا کرێکارێک نییە کە لە فابریک کارەکە یا لە فلان کارەکە منزورم کۆمونیستیشە یعنی هەموو کۆمونیستێک فەرز ئەوەیە کە خۆی لە جێی کرێکارێکی وشیار دابنێ لە جێ کرێکارێکی شۆڕژگێریش حتا لە جێ کرێکارێکە دەرسەکانی کۆمن بەڕێوە بە لەبەرەوە بە بڕای من گرنگترین دەرسەوە بیگرە بەدەستەوە کە گرتی بەدەستەوە جا ئەم جارە بە بڕای من گرنگەوەی درێژەی پێبدا نەگەوە ڕازی بێ وەکو یونان ڕازی بێەوە تەعاونیەکی دروست کردو ڕازی بێ بەوە کە ڕستورانێکی کردوتەوە بۆ خەڵکی برسی ئەوانە کاری باشن بەڵام درێژە پێدانی مانایەوەیە هەڵبدا هەر لەو شوێنەکە بەدەستیەوە گرتووە بڵێ ئەرتش نا ئیسلام نا مەذهب نا هیچ کام لەوانە نا حتا قەزاوەت ئەمەی کاڵێن چی دادوەری سەربەخۆ لەکوێ هەیە درۆیە دادوەری سەربەخۆ لە هیچ کوێک وجودی نییە کۆمۆن ئەوانش انتخابی بن و هەر وەکیلێک یا هەر دادگایەک هەر داوەرێک کارێکی خراپی کرد خەڵکەکە لای بن بڵێن بێزەحمەت تۆ بچۆرە لاوابایەکی کتێبێتە جێکرد ئەمانە ئێستا مەسەلەی شورا هەر لە ڕۆژانە من اتفاقاً کتێبێکم بەرچاوکە و باسی تەجربەی شورایی ساڵەکانی هەفتاکە لە ئیتالیا تەجربەی شورایی ساڵەکانی مەسەڵەن هەشتا لە ئێران هەر لە خەڵکی مەریوانم لە مەریوان تەجربەی شوراییمان بەڕاستی بۆ باشە کتێبێکی لەسەر بنووسی بۆ تەجربەی شورایی کەم نییە لە کوردستانی عێراق 30 ساڵ بەر لەیسە تەجربەی شورایی بوو بەڵام تەجربەی شورایی بە تەنیا خۆی بەس نییە
مەسەلە ئەوەیە تۆ دەسەڵات بگری بەدەستەوە جابی تێ بە شورایی نەک شورا دروستکەیت و لێگەڕێ دەسەڵات بکەوێتە دەست فڵان حیزبی گەندەڵ و ئەوانە ئەمە بەبرا من گرنگترین دەرسی کۆمەنای ئەمساڵ وەرحاڵ منی هاوڕای تۆم فاتیجان لەو خاڵەیە و ناکرێ هیچ اختلافێک لەسەرەوە هەبێ کە سەرنجام هەر جوڵانەوەیکی شۆڕژ جێرانەوە هەر هەوڵێک بەرەو باشکردنی ژیانوانە بەبێ گرتنەدەستی دەسەڵات و ئاڵگۆڕی ڕیشەیی لەم ڕێگایەوە ناتوانێت زەمانەت کراوە بیانێت تاگە دەستکەوتەکانیش بەدەست بێنی لە ئەڵلقەی پێشووترا بوو پێما بێ لە بەرنامەی پێشووترا بوو باسی کورتانی جەجاڵت کردوتت هەر ئەڵێ وەشێنێتەوە واقعەتەکەی ئەوەیە تۆ هەر دەستکەوتێک بەدەستدێنیەوەوانە سەرمایهداری و بۆژوازی چینی باڵا دەستوانە ئەتوانێت ڕێگای تری بۆ بدۆزێتەوە بۆیکەوە هەڵی وەشێنێتەوە لێت و بیکاتەوە ڕیسەکە لێ بکاتەوە بە خوری ئەوەی کە ئەتوانێت ئەمانە تەسبیت کات و بیان هێڵێتەوە گرتنی دەسەڵاتە بەڵام کێشەکە ئەوەیە ینی دەرز لە کۆمەنە وەرگرتن بە بڕوای من خودی بەشداریکردنی کارگەر بەشداریکردنی چینی کارگەر لە ئاڵوگۆڕی کۆمەڵگایە بە بڕوای من لەم کردەوە سیاسێشە گرنگە لە بەرچاو ینی زۆر جار جێگەی سەرنجە کە ئێمە موقعەتێک و جێگایەک بە ئەو ڕێکخراوە کارگەریە سیاسیانە نادێن توانوای ڕێکخراوی سیاسی هەر تەنها لە کۆمەڵێک هەڵسوڕاوی سیاسی پێکاتەوە ڕێکخراوی کارگەری شتێکە و ڕێکخراوی کارگەری ڕێکخراوی سیاسی کارگەر شتێکی ترە و لە یەکتر جیاوازنەوەوانە ئەوەی لە کۆمۆنیان نیشانیدا ئەیبی دەوەیە کە ئەم حدود و سنوورە هێشتا وجودی نییە ڕاستە ئەتوانی فەسائلی جۆر بە جۆر بیت و گروپی جۆر بە جۆر بی لە ناو حیزبە گەورە کۆمەڵایەتیە بەڵام وانییە کە مەسەرەن ڕێکخراوەیەکی کارگەری کە بۆ گۆڕینی ئەمڕۆی ژیان و هەڵسوکەوتی ئەمڕۆ چاکردنی و دۆخی ئەمڕۆیە ئیتر لەگەڵ ڕێکخراوێکە کە ئەوێت تەواوی کۆمەڵگا بگۆڕێەوەوانە ئەبێ شورایەکی سینی لە نێوانیان نابێت و تێکەڵ بە یەکتر نەبن و جیاواز بن لە یەک من پێم وایە کارکردن بۆ ئاڵوگۆڕی کۆمەڵگا و بۆ ئاڵوگۆڕی شۆڕژێڕانی کۆمەڵگا هەر ئەمڕۆتوانێت دەست پێ بکەوەیە ماگەر لە یادی 150 ساڵەی کۆمۆنەیە ئەگەر بۆمانەکرێت لە گەڕەکیشی دیاریکراوە کۆمەڵێک هەنگاو بە ئاراستەی بەدەستهێنانی چمچێکی دەسەڵات هەڵبگرین نابێت ڕاوەستین و مەحتەربین لەسەرەوەی کە ڕۆژە لە ڕۆژان میوەی دەسەڵات وەکو میوەیەکی گەی و بکەوێتە کۆشی پرۆلیتاریا چینی کارگەرەوە ئەبێ هەوڵی بۆ بینکاری وە شوێنێکا کە ئیمکانی ئەمە بەشێکە لەو پرۆسیسە بەڕاستی ئەو بەشێکە لەوە خۆ ئامادەکردن یاخود ئامادەی ڕاستە کارگەرانی کۆمۆنە ئامادە نەبوون و ناکرێ بڵێن مادەم ئامادەی ئێستا وجودی نییە کارێکی وا ناخۆڵکێ بەڵام سەرنجامەکەی کۆمۆنە ژەرەوە بوو سەرباری ئەو هەموو سەرکەوتنە گرنگە سەرباری ئەو هەموو سەروەریە سەرباری ئەو هەموو دەستکەوتانەکە بە شەریەت بەدەستی هێنا لە ماوەی ئەو دوو مانگ و چەند ڕۆژەیە بەڵام سەرنجام مەسیری کۆمۆنە شکست بوو مەسیری کۆمۆناوە بوو بەڵام مارکس قسەیەکی هەیە بەبڕای من بۆ ئەم بەحسەی من ئەلعانی من و تۆ کە هاوڕە مهمە ئەڵێ مهمترین مەسەلەی کۆمەن وجودی خۆی کۆمەن بوو یعنی بۆیە منەوە تاکی دەکەم لەسەر مارکس بەبڕای من ئێستا هەر ئیمساڵ من هەر بزانی فارسی و بەزانی بەداخۆ لە کوردیان نەمدێ بەڵام بەزانی فارسی و بەزانی ئینگلیسی دەیان وتارم دیوە لەسەر کۆمن نووسراوە مەسان ئێستا من ناوی نابم چونکە خۆی لێرە نیە دفاع بکات لە خۆی کەسێکی ناسراوە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانە لە دەرەوەی وڵاتە سێ وتاری توولانی نووسیوە لە سەر کۆمۆنی پاریس بۆ ئەوەی ئیسبات بکە کە شۆڕشی کرێکاری ئیمکانی نییە ئەوش کارێک بەڵام من بۆیە ئەڵێم گرنگترین دەرس یا مەسەڵەن فەرزکەن یەکێ ممکنە بڵێت گرنگترین دەرسی کۆمەنەوەیە کە کلیسای جا کردەوە لە دەوڵەت ڕاستانکی مهمە بەڵام ئەوە بە تەنیا چونکە ئێستا بەتابەت لە ئێران زۆر بەش لە بەشەکانی بۆرژوازی بۆ قەناعەتە گەیشتون
کە ئەمە کە کۆمەڵگا سپێردرا بە دەست ئیسلامیەکان کۆمەڵگای بەرەو دوایە گەڕانوتەوە کە زۆر خەرجی هەیە تا دووبارە بهێنێتەوە سەر هێڵ دەبەرەوە ئەوانیش پێیان وایە کە دینە بێت لە دەوڵەت جیا بکرێتەوە یا بە جۆرێکتر کەسی وا هەیە کە پێشتر خۆی بە وارسی سەڵتەنەت زانی و ئیساڵێ نەخێ من وارسی سەڵتەنەت نایە با قیناکە با جمهوری بێ ئەڵێ بە دین لە دەوڵەت جیا بکرێتەوە بەڵام ئەم سێ چوار بەڵامی پێوانەیە کە هەر دینەکە ڕاگرێ منەڵێم حتا ئەوانش کە ئەڵێن دین بە تەواوی جیا بکرێتەوە ئەڵێم ئەمەش بەبێ بەدەستەوە گرتنی دەسەڵات لەلایەن چینی کرێکارەوە دەوامی نابێ یا بە کەڵک نایە بۆ ئاڵوگۆڕی سۆسیالیستی کۆمەڵگا ئستا بەحسەوەیە کۆمەڵگایە کە تێکەچێ یا تێکچووە یا بە قەولی ئەو کلاس شواب کە جاری پێش و بەحسمان کرد خەریکە تێکەچێ دیارە بە شێوەی کاپیتالیستی ڕێکی بخەیتەوە یا بە شێوەی سۆسیالیستی منەوەم سوال ئەوەیە وەک چۆن شێکسپێر ئەڵێ لە زوانی هەملێتەوەڵێ بوونیان نەبوون مەسئلە ئەمەیە سۆسیالیستی یا کاپیتالیستی سوال ئەمەیە لەبەرەوە منان دەرسی گرنگترین دەرسی کۆمەن حتا جیاکردنەوەی کلیسا لە دەوڵەت نییە حتا لەغوی ئەرتەش نییە حتا مەسەلەن فلان هیچ کام لەمانە دەرسە ئەسڵێک شوران نییە بەر لە هەموو ئەمانە بەدەستەوە گرتنی چرخی چارە نووسە هەر و جۆرەکە هاتووە لە کتێبەکەی مارکسە تۆ کە چارە نووست گرت بەدەستەوە جا ئەم جارە ئەتوانی یا ئەتوانی نا واجبە لەسەرت فەرزە لەسەرت ئەرتەش لابەی خەڵکی چەکدار بنێتە جێگەی واجبە لەسەرت کە کلیسا جیا بکەیتەوە واجبە لەسەرت کە سیستمی کۆمۆنی دامەزرێنی بەڵام لە ڕووی ئەوە کە دەسەڵاتت گرتەوە بەدەستەوە یعنی ئەو شەوەی کە دەسەڵاتت گرتە بەدەستەوە لەوانەیە هیچ کام لەمانە تا بەیانی نەکەی بەڵام لە بەیانی و بیکەی گرتنی دەسەڵات مهمە و من کەسێکم کەم قسەکەم تەحەدای ئەو کەسانەکەم هەر کەسێک هەر هاوڕێک نزیک دوور مخالف موافق کە بڵێن نا کۆمونیزم کرێکار ئەلان ئامادە نییە منەڵم کرێکار وجودی هەیە چونکە وجودی هەیە ئامادەیە بەڵام ئەم ئامادەبوونە معنایەوە نییە هەموو ڕۆژێ ئەتوانێت ئیشە بکە لە ڕۆژی خۆیان وەکو 8 مارسی 1970 کرێکارانی پاریس چیان کرد ڕۆژی واش هەیە کە لە ئێران توانی بیکەی لە لوبنان توانی بیکەی لە عێراق توانی بیکەی لە کوردستان توانی بیکەی حتا لە سلێمانی توانی بیکەی لە ولەر ممکن نتوانی بیکەی بەڵام شەرتەوەیە لە بەرچاوت ڕوون بێ چ وەختە چ کارێک لازمە بیکەوە بە بڕای من ئێستا کە قەیرانەکە عالەمگیرە من نازانم واخان لە برەزیل ئەکرێ یا ناکرێ شارەزانێ یا لە مەسەڵەن پورتەخاڵ ئەکرێ یا ناکرێ چونکە شارەزانیم من حتا ئیدعایەوە ناکەم کە لە تورکیە شارەزان واخان نیم بەڵام لە ئێران شارەزام لە عێراق شارەزان بە دەرەجێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕات و ئاگام لەوەش هەیە لە دنیا چی هەیە چی ئەوزەرێ چونکە خۆم ئابدەیتەکەم هەموو ڕۆژێ و داواکەم لەوە کە بینەرانیان بەرنامەیە وا بکەن من بۆیە شتی مارکس سفارشەکەم بیخوێنەوە چونکە بەڕاستی یارمەتیەدا بۆ کە تۆ ئابدەیت بی مارکس تۆ ناباتەوە بۆ 150 ساڵ لەوە پێشی زمانی خۆی بەرچاوی تۆ ڕۆشنەکاتەوە کە چۆن بتوانی وەزیەتی ئیمرۆ لە یەک بدەیتەوە و من ئێستا بەرحاڵ تێکۆشتەرێکی 60 ئەوەندە ساڵم بەمعنایەک کەسێکی بەتەمەنم لەوانەیە لە چاو جیلێکە ئێستا 20 ساڵ یا 30 ساڵی عمر بێ ئەو ئێنەرژیم نییە قەتەنج نیمە من هەتا بە نسبەتی 10 ساڵەوە پێش ئێنەرژیم هاتۆتە خوارەوە مەسەن بۆ بە نیوە بەڵام مهمەوەیە ئەم ئێنەرژیەت کە ماوە چۆنی بەکارهێنی مەسەڵەن فەرزکەن بۆیە منەڵێم ئەم قسە چونکە ئێمە مەسەڵەن لە شاری مەریوان زمانێکە شاهێشتا نەڕۆشتەوە حکوومەتی نظامی دامەزرانەوە ئەوەی پێڵێن عورفی لەلایەوە حکوومەتە عورفیەکە نەما ئەزهاری ئیستیعفادا هەر ڕۆژێمە وتمان باشم ڕژیمە خۆ نامێنێ بەڵام بۆ ئێمە مەحتەر بێن هەتا لە تاران نامێنێ با بیگرین بەدەستەوە گرتمان بەدەستەوە
لە شارێکە دەسڵاتمان گر بەدەستەوە و ئەو شارە شۆرەتی پیا کردووە لە ئێران و حتا لە دنیا ئەڵان تێزی دکتۆرا لە پاریسە نووسراوە لەسەر کۆچی مەریوان مەریوان بۆ وای لێ هات خاطر جەماعەتی کتیابوون کە ئەو جەماعەتە وتیان ئەبێ بیگرین بەدەست خۆمانەوە محتل نەبوون تاوە کە شار لە ئێران بڕوە و دوای خومینی بێتەوە دوای چی بێ و چی بێ و چی هەر بۆ بۆنەوە ئێمە توانیمان بەرامبەر بە خومینیش ئەوە ڕاوەستاو بین هیچ تەردیدێکمان نەبوو لەوە کە ئەم وڵاتە ئەم کۆمەڵگا ئەبێ ئێمە بیگرین بە دەستی خۆمانەوە بە کرێکار بگرێ بە دەستی خۆیەوە وەبێ هەر ئەو وەختە هۆتافێکمان بوو شعارێکمان بوو زۆر خۆش بوو هەر کرێکار دەتوانێت نظامێکی نوێدانێ دەرس مهمترین دەرسی کومن ئەمەیە دەستە خۆش بێ فاتح جان زۆر زۆر سپاس دەکەم من دیارە باس و قسە لەگەڵ تۆیان زۆر تاموچێژێکی تایبەتی هەیە و پێشم خۆشە سەعاتها لە ئەم بەرنامەنە بەردەوام بم بەڵام جێگەی داخە لەوە زیاتر بەرنامەکەمان بواری لەوە زیاتر نادا ئومێدوارم یەکتر بگرینەوە بەڵێ بێژگە لەوە بەرنامەکە ئێوە بوار نادا ئێنەرژی منیش بوار نادا من لەوان مەشکوکم لەوان مەشکوکم هەموو جارە ئەبینم لە جێگەی ئەوەی کە هەرتەنها نەک هەرتەنها ئەنەرژیت هەیە قسەکان و باسەکان توانە ئەنەرژی بەخشیشن زۆر زۆر سپاس بۆ ماوەی کە هەر وەختێک ئێوە لەسەر مۆزوع کە پێتان وا بۆ من توانم بەیەکۆ دیالۆگێک بکەین من لە خزمەتدا زۆر جێگای خۆشحاڵیمانەوە زۆر زۆر پشتیوانێکی گەورەیە زۆر سڵاوی بەهارانەشم هەیە بۆ هەموو بینەران هیوادارم ئەم ڕۆژە ڕەشانەکە بە بۆنەی کۆرۆناوە بەسەر بەشەریەتە و بە بۆنەی قەیرانی ئابووری و ئەمانش لاچێ و خۆمان هەوڵێک بدەین بۆ خۆمان هیوامێدی مەشە دەستەکان خۆش و زۆر زۆر سپاس بۆ ئەم بەشداریەت ئازیزان و خۆشەویستان ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆگی هیوا بوون لە کەناڵی هیواوە ئەم بەرنامەیە سەبارەت بە کۆمۆنەی پاریس بوو میوانی ئەم بەرنامەی من جارێکی تر فاتحی شێخ بوو کە بە قسە و باسە پڕبایەخەکانی بەرنامەکانی ئێمە بە پێش دەکات من ئومێدەوارم بۆ کۆمەکردن بەم بەرنامانەوە بۆ فراوانکردنەوەی ژمارەی بینەرانمان هەوڵ بدەن هەم لە کەناڵی یوتیوب سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن هەم دۆستان و ئاشنایانی خۆتان بەم بەرنامەیەوە بە کەناڵی هیوا ئاشنا بکەن تا یەکتر بینینەوەیکی تر و قسە و باسێکی تر ئومێدەوارم شەوتان یا ڕۆژتان لە هەر شوێیەک هەن خۆش بێ هەر بشی